وەڵا خۆی چارەسەریەکە لە کێشەکەیدایە، ینی کێشەکە لە چی سەری هەڵدایە؟ کێشەکە لەوەیدا کە تورکیا دەست وەردەدا لە باشووری کوردستان دێ بە پێشێری هەموو یاسایەک دەکاتن. چارەسەرەکە بەوەیە چۆن ڕێگری بکرێت لە تورکیا کە دەست لە باشووری کوردستان وەرندا یاخود دەرفەتی نەدرێتێ کە بەو شێوەیە دەست لە باشوور وەربدا. دووش باشترین چارەسەر ئەوەیە کە دەست لە حیزبایەتی هەربژێ و حیزباتی چکە کێشەکە لەوە پێشەوەی لەگەڵ پەکەکەیبی لەگەر لە زیینی وەرتێ یاخود لە مەخموری خۆی لە بینی یەکێتی و پارتی ئەو کێشەیە هەبووە. ینی کێشەکە کێشەی عقلیەتی حیزبایەتی تەسکە کاریەکە و ناوچەیەک بە ناوچەی خۆی دەزانێ هەریەکە مەسەلەن باشەوە ئەوەی پێشمەرگەیە وەزارەتی پێشمەرگەکانی یەکێتی و پارتی هەردووچان وەزارەتن کەسی کە تەحریکی مەسەلەن هێزەکانی پارتی دەکرێت بۆیە یەکێتی قبول ناکە کە یەکێتی دێتە پێشتر پارتی قبول ناکاتن بۆیە کێشەکان ئەلێروکانان باشترین چارەسەریش ئەوەیە کە تۆ دابنیشی و لێکتر حاڵی ببی و بە پێی یاسا و بە پێی یاسا نێودەوڵەتیەکان و ئەوە ڕێز لە هەم سەروەری کوردستان بگیرێتن و هەمیش ڕێز لە خاچی کوردستان بەرپرسانی هەرێمەکو باسم کرد حیزبیانە بیر دەکەنەوە. بیرکردنەوەی قازانجی حیزباتی لە چیداوی لەگەڵ ئەوەدان بۆیە بەشێک لە دەسەڵاتدارانی کوردستان بەرژەوەندیان لەگەڵ تورکیادا هەیە ڕێز لەو بەرژەوەندی خۆیان دەگرن نەک ڕێز لە بەرژەوەندی کوردستان. بۆیە ئەوەیە بۆیان ناتوانێت ڕێگری لە تورکیای بکەن و دووەمیش لێت ناشێرمەوە ینی تورکیا پێشێلکاری دەکاتن لەسەر یاسانێ دەوڵەتەکان و ئەو تا ئەمریکادی ئەو پاتوریێتە هیناوتە کوردستان و پارێزگاری لە خاچی علاساس کوردستان دەکاتن یان خاچی بەگشتی لە ناوچەکە دەکاتن چۆن ڕێگە دەداتن تورکیا بەو شێوەیە بە فڕۆکە و لە ئاسمانەوە بێتن بردومانی دەوروبەری ئەمریکا بکاتن کە زۆر نزیکە لەوەی کە ئەو لە سپیلکەوەویش لە منطقەی وەرتێەوە بردومان دەکاتن. ئەمە کارێکی ینی سەیر و غەریبە کە ئەوەندە دەستی تورکیای واڵاکرایە. بەداخەوە دوێنێکە فڕۆکەی بێ فڕۆکەوان و فڕۆکانی تریش ئەو ڕووداوانی کە لە ناوچەی وەرتیاتۆتە پێشەوە کەمپی مەخموریان بردومان کرد فڕۆکەی بێ فڕۆکەوان و هەروەها لەوێش بردومانیان کرد و نیازی هێرشیشن. بەداخەوە ئێستا لە ئاسی جیهانیدا سەرۆکی نەتەوە یەکگرتووەکان هەڵمەتێکی ڕاگەیاندۆ بۆ ئەوەی شەڕ لەسەر ئاسی جیهانیدا ڕابگرێت لەبەر ئەوەی کۆمەڵگای مرۆڤایەتی مەشغوڵن بە شەڕێکی دیکەوە کە ئەوی شەڕی کۆرۆنایە. لە زۆربەی وڵاتەکان شەڕ ڕاوەستاوە و زیاتر ئەم کەمپینەی سەرۆکی نەتەوە یەکگرتووەکان زیاتر لە 60 وڵات پەیوەست بۆ پێوەی و ئێمەش چەند ڕێکخراوێک لە کوردستانە دیسان پەیوەست بووینە بۆ هەڵمەتە جیهانیەوە لە بارودۆخێکی ئەو هادایە کە پێشتر ئێمە دیارە هەڵمەتێکمان کردبەوەی شەڕ لە کوردستانە بە هەموو شێوەیەک ڕاگرترێت لە کاتێکی ئەو هایە فڕۆکانی تورکیا دێت باشووری کوردستان دەپێکێت و ئاڵۆزی لە ناوچەی وەرتێ دروست دەبێت کە ئەمەش پێچەوانەی ڕەوتێکە کە لە ئاسی جیهانیداتۆتە پێشە بۆ ڕاگررتنی شەڕ دەبواە کورد بۆ خۆی یەکەم هێز وایە پەیوەست وایە بە داخوازەکەی سەرۆکی نەتەوە یەکگرتووەکانەوە لەبەرەوەی مەگەلێکین قازانجمان لەوەیە کوردستانێکی بێت چەک و ئاشتی هەبێت لە کوردستاندا. هەر بە سەبارەت بەوەی کەمپی مەخموور من ئێستا پێشەوەی ئێوە بێن نامەیەکم نار بووە زۆربەی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و تەحالفی دووەلی دژ بە بەکارهێنانی ڕۆبۆت لە جەنگدا کە من بۆ خۆم ئەندام لەو تەحالفە دووەلیە ئاگاداریانم کردەوە لەوەی کەوا کەمپی مەخموور بە فڕۆکەی بێفڕۆکەوان کە چەکێکی زیرەکە بردومان کراوە 3 کەسی سڤیل لێ بوونەتە قوربانی.